اینجا ابن جوزی ئەفەرمێ هەی هاوار بۆ تۆ ئەم پیاوە گەورە و عەزیمانە ئەم ئەنبیا گەورانە ئەم هاوڵە گەورانە ئاوا ئەگریان من لم يكن له مثل تقواهم لم يعلم من الذي أبكاهم أوي هاوێنەی ئەمانە تەقوای نەبێ لەخوا نەترسێ نازانێ ئەمانە بۆچی گریاون ئەی هاوار ئەگەر کەسێک جەماڵی یوسفی نەبینی بێ نازانێ بۆچی یعقوب کوێر بوو ئەگەر کەسێک لە عیرفانە تەواو قاڵ نەبوو بێتەوە و تەواو ڕۆ نەچوو بێ لەخوا ناسیە نازانێ ئەمانە بۆچی بەم شێوازە ئەگرین ئەفەرمێ ئەو کەسەی کە شەو خەوی لێ نەکەوت بێ لە بەرخاتی خۆشەویستەکەی نازانێ پارچە پارچەی جگەر یعنی چی نازانێ ئەم عشق و ئەم خواناسی یعنی چی هۆ دڵ ڕەقەکان ئەی قاسی قەلب دەی ئەگەر گریانت نەهات لەسەر ئەم هەموو گوناهە زۆرەت دەبگریە لەسەر قەسوەتت دەبگریە لەسەر دڵڕەقیت هۆ ئەو کەسێکەوە عەقڵە لە هەوایە سەرف کردووە ئایا کاتی ئەوە نەهاتووە بگەڕێیتەوە لەسەر غەفڵەت و پەشیمان بیتەوە ئەی ئەو کەسەی هەموو کاتێ پەلاماری دنیا ئەدەی ها کاتوە لێکێ لە حوفرەکان و لە چاڵەکانی دنیا تیاچووی هۆ ئەو کەسەی بەردەوام عیسیان ئەکەی ئەگەر لە مەعسیەتەکانە بێ لە پڕێکە زۆرت بۆ نەهێن و لە کاتی خراپی مەعسیەتە ئێرە بەجێ بێڵی هۆ ئەو کەسانی کەوا ئەعمالی خراپی زۆرتان بەرز کردوێتەوە گریانی زۆر کەن بەسەر گوناهەکانتانە بەخوا ئەبێ مەجلیسەکانی ئێمە مەجلیسی ماتەمگەڕان بێ بۆ ئەو هەموو گوناهێکە کردومانە دەی بگرێن ئیتر کاتی ئەوە هاتووە بە کوڵ لەسەر گوناهەکانمان بگرین چونکە ئیتر ئێمە ئەوەی لە پێش چاومانە و سەیری ئەکەین یا مردنێکە بەرەو پیرمان دێ یان قەبرێکی تەنگ و تاریکە یان ساحەیەکی مەحشەر و میعادی ئەوێمانە حەچی ئەسراری ئەمە هەمووی لەوێ دەرئەکەوێ ئیتر ئەو شتێکەوە لێرە شارراوەتەوە نامێنەوە ئینسان فەزح بێ